خۆشەویستانی کورسات نیوسڵاوتان لەبێ لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامای ئەم شەوتان پێشکەش دەکەین. لە دوای ئەوەی کە ئەنجامی هەڵبژاردنەکان دەرچوو تا ئێستاش و ئەمڕۆ تۆزێک ئارامیەک هەبوو ئەجینا لە نێوان یەکێتی و پارتیدا گرژی هەیە و بێڕای ئەوەی ئەگەر یەک دوو کۆبوونەوە شکرا بێت بەڵام دەرەنجامێک نییە بۆ پێکێنانی حکوومەتی هەرێمی کوردستان. چارەنووسی پێکێنانی کابینەی دێمی حکوومەتی هەرێمی کوردستان بە شوێ دەگات. شاندێکی باڵای یەکێتی نیشتیمانی کوردستان بە سەرۆکایەتی قوبا تاڵەبانی لە بەغداد لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوودا زۆرترین بەرپرسی باڵای عراقیان بینی ئەوانەی لە مەشهدی سیاسی عراقی ڕۆڵی کاریگەریان هەیە. پێکەنانی کابینەی حکوومەتی عراقی بەرەو کوێ هەنگاو دەنێت. هیوایەکەیەکە یەکێتی و پارتی بگەنە دەرەنجامێک لانیکەم بۆ پێکێنانی کابینەی داهاتوی عراقی یا حکوومەتی عراقی. پارتی گەڕێکی دیکەی ململانەی لەسەر پۆستی سەرۆک کۆمار دەکات. کۆمەڵێک بابەتی دیکە لەگەڵ بەڕێز سەرتیب جەوهەر نووسەر و ڕۆژنامەنووس تاوتوێ دەکەین. کاک سەرتیب لە هەولێرەوە لەگەڵمانە. کاک سەرتیب دیمانەت بەخێر ماوەیەکە لە یەکدا بڕاوی و سوپاس دەکەم خۆشحاڵم کە بێکەوە گفتوگۆیە دەکەین. جەنابەت پیاوێکی پڕزانیاری بەسەرەتامەوێ لە هەرێمی کوردستانەوە دەست پێ بکەین لە دوای ئەو ڕووداوانەی کە لە دوای یان لە دوای ئەنجامدانی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عراق لە نێوانی یەکێتی و پارتی ڕوویدا بەپێی زانیاری و بەپێ و خوێندنەوانەی جەنابەت ئێستا دۆخی ئەو دوو حەزبەوە پەیوەندیەکانیان لە چه ئاستێکە؟ ینی مەفروض بوو دوای انتخاباتی عێراقی پارتیویچێتی کۆ ببنەوە دابنیشن ئەو دابڕانە دوور و درێژەی نێوان هەڵبژاردننی کوردستان و هەڵبژاردننی عێراق کە ساڵێک کە زیاتر تێپەڕیوە یەکتر ببینەوە ینی کۆی مشکلەکانیان بخەنە سەبەتەیەک و گفتوگۆی لەسەر بکەن هێوری هەبێ لە نێوانیان بەڵام پێدەچوو ینی لە دوای هەڵبژاردننیش هێشتا لێککەوتە و ئێرتیداداتی حملەی ئینتیخابی بەری نەدابوون بۆیە دەبینیت لە هەردوو لایەن گرژی و ئالۆزی و شەڕی ئەعلامی هەبوو. ئەمڕۆ وەکو باسشت کرد ئەمڕۆ دوێنێ هێوریەک هەستی پێ دەکرێت پێدەچێت هەردوو لا قەراریاندا بێ پەر لە کۆبنەوەی مەکتەبی سیاسیان یان بڕیار بەدەستانیان ئەو هێوریە کاریگەری بکات ئەجوای ناو کۆبنەوەکە و ینی سەر لە نوێ گفتوگۆ بکەن سەبارەت بە پێکینانی حکوومەتی هەرێمی کوردستان بێ کە ساڵێک زیاترە دواکەوتووە و چ مەسلەی پێکردانی حکوومەتی عێراقی و دابشکردنی پۆستەکان لە نێوان هەردوولا بێت بەپێی خوێندنەوە و بەپێی ئەو ئەجوایی کە دەبیندرێت پێدەچێت ئاسان نەبێت لە کۆبنەوەیەک یان دوان ئەوان لە داهاتوودا ڕێک بکەون و ئەوەی کە زۆر گرنگە ئاماژە پێ بدەین ئەوەیە کە پێکردانی حکوومەتی عێراقی لەوە ناچێت تەخیر ببێ یعنی ڕێکارەکان و پابند دەمن بە وعد و بنەما یاساییەکان جارێ لە حکوومەتی هەرێمێنەوە بەڕێز کاک سەرتیب پێت وایە لە پاکێجی یەکێتییان لە پاکێجی پارتی گۆڕانکاریەک ڕوو بدات؟ دەزانی پاکێج نییە ئێستا دوای انتخاباتە ینی دوای انتخاباتان پێم وایە بۆیە انتخاباتی هەرێمی کوردستان ئەوە پێکردنی حکوومەتی هەرێمی کوردستان دواکەوت و سەبەکەی ئەو بوو یەکێتی دەیویست وەکو دەمان بیستەوان دەیویست پۆست و کێشە و تێبینیەکانی هەردوولا بخەنە سەبەتەیەک لە دوای انتخاباتی عێراقی گفتوگۆی لەسەر بکەن و ئێستا دوای انتخاباتی عێراقیە و ڕێکارەکانی پێکەنانی حکوومەتی عێراقی دەست پێ دەکات بە دڵنیاییەوە پرسی پێکەنانی حکوومەتی عێراقی کاریگەری لەسەر پێکەنانی حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت بۆ چونکە بە شێوەیەکی تەقلیدی لە خلالی 2006 هەتا 2014 پارتیوێکێتی ڕێکەوتنێکیان هەبوو کە سەرۆک کۆمار بۆ یەکێتی بێ سەرۆکی هەرێم بۆ پارتی بێ مەسەلەن سەرۆکی حکوومەت دەوری بێ وەزارەتەکان بە شێوەیەک لە شێوەکان لەمانخوایان دابەشیان کردبوو سەرۆک لەو جێگر لەم ئەو تەقلیدا یان ئەو نەریتە لە نێوان هەردوولا هەبوو ئێستاش ئەم لێ ینی نەریتەکە هێشتان ڕەنگ و ڕووی ماوە ینی ئەگەر بێت و سەرۆک کۆمار بۆ یەکێتی بێ بە تەکید لە ڕنگدانەوەی لەسەر هەرێمی کوردستان دەبێت و لەسەر مەسەلەی پێکردنی حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت دەمێنێتەوە سەرەوەی کە لەم هەفتەی دابێت قەرارە پارتیویچێتی کۆ ببنەوە و هەردوو گفتوگۆی هەردوو حکوومەتیش بکەن یعنی هەم حکوومەتی عێراقی بکەن هەم هەرێمی کوردستان بکەن
لەوانەیە خێرخوالن لە ناو هەردوو لا هەبن بیانەوێ لێکیان نزیکەنەوە بیانەوێ بە هەردوو لایەنی متەتەڕیف لەنا ئەو دوو حزبە بڵێن کاکەتر واقع وایە دەبێ بەیەکەوە بن و بەیەکەوە حکوومەت پێک بێنن نازانی ڕاستەکەی دەبێت چاوەڕێی هەفتەی داهاتوو بکەین. بەڵێ بە پێ خوێندنەوانەی کە هەیە بەڕێز کاک سەرتی مەسەلەن یەکێتی کە داوای وەزارەتی ناوخۆی دەکرد و پارتی لە زاری چەندین بەرپرسەوە بەمەبەست مەسەلەن بەرپرسەکانی خستە سەر مێدیاکانی وتی ئێمە وەزارەتی ناوخۆ نادەین بێیشەتی. پێت وایە ئەمە دەبێتە گرێ شوێرەیەک یان وەکو خۆت لە پێش ئێستاوتت کە ڕەنگە و دۆخە جیاواز بێ لەگەڵ دۆخی پێش هەڵبژاردن. دەزانی بە حقەتێک هەیە سەبارەت بە یەکێتی نیشتیمانی ینی ئاستەنگبوونی پێکاتنی حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا پەیوەندی بەو لاسەنجی و ناتەوازونیەی ینی ناو حکوومەتی هەرێم هەیە کە کەڵەکە بووە و پەیوەندی بە 12 ساڵی بەر لە ئێستاوە هەیە کە ینی بەهێدی هێدی کەڵەکە بۆ وای کردو کە پارتی بە تەواوی هەژمونی بەسەر حکومڕانیدا بێ. ئێستا یەکێتی ڕەنگە وەکو لە ڕاگەیاندنەکان وەکو بەشێک لە سەرکردایەتەکەی باسی لە ڕاستکردنەوەی ئەم ناهاوسەنجی دەکەن دیارە کۆمەڵێک پرس و بابەت لە نێوان هەردوو لە کەڵەکە بووە و یەکێتی گوایە تێبینی هەیە لەسەری جا پرسی ئیدارەدانی باری ئابووری بێ و مەلەفی ئەمنی بێ و مەلەفی ئیداری بێ و سەلاحیاتی کاربەدەست و ئەو کەسانێک کە یەکێتیدان باتە حکوومەت و مەسلەی شۆڕکردنەوەی دەسەڵات بۆ سلێمانی ئەوانە هەمویان کەڵەکە بوون ڕەنگە بیانە بیخەنە سەر مێزی گفتوگۆ ئێستا من پێم وایە یەکێتی بۆ خۆی یعنی ئەو ڕێی خۆمە موسەبیب بۆ ئەو بارودۆخی کە نەهاوسەنگ بۆ لە هەرێمی کوردستان ئێستا کە دەست بۆ ینی باس لە هاوسەنگکردنەوە دەکەن ڕەنگە ئەو تێگەیشتنی لای پارتی دروست بووە کە حزبێکی ساحب هەژمونە کە ساحبی بکەومکەیە لە ناو ئەم حکوومەتە کە ئەو تێگەیشتن و ینی ڕوئیایی لای پارتی دروست بە حکمی حاکمی مطلق و زۆرینەی ڕەهایە لە هەرێمی کوردستان بۆ پارتیش ئاسان نەبێ بێتە خوارەوە تەنازول لەم بارودۆخی ینی کە بۆی دروست بووە لە سەردەمی 45 کورسیەکەەوە کە سەرکردایەتی یەکێتی اعترافی کرد کە مزەیەفای ڕاست نەبووە جا بۆیە دانیشتەکان ڕەنگە درێژە بچێشێ خۆ هەر ئەوە نییە تەنها وەزارەتی ناوخۆ بێ کە ئێستا گفتوگۆی لەسەر دەکرێت بەڵکو کۆمەڵێک پرس هەیە کە پەیوەندی بە ئیدارەدانی ئەمنیوە هەیە لە هەرێمی کوردستان ئەنجومەنی ئاسایشەوەیە یاری کە یەکێتی گوایە تێبینی هەیە و ئەو معلوماتانی کە دزەی کردووە باسی دەکەم پێشی گرژەکانی چەند ڕۆژەیە ئەوژەوە بوو پارتی لەو گفتوگۆ ناڕاستە خۆیانێ لەوان هەردوولا بوو ئەوە بووکە هەندێک وەزارت لەگەڵ یەکێتی بگۆڕێتەوە بۆ نمونە شارەوانی بداتە یەکێتی و زراعە بۆ خۆی وەرگێ یان بەشێک لە وەزارەتەکانی بزوتنەوەی گۆڕان کە ئێستا لە بەنای بزوتنەوەی گۆڕان لە حکوومەت لای ئەوانە بیدا بە یەکێتی بۆ نمونە وەزارەتی داراییە ینی ئەو ڕەدەل و بەدەل و ئەو جۆرێک لە ینی جوولە هەیە لە گفتوگۆکایان هەبووە بەڵام پێ ناچێت ئاسان بێ بۆ پێت وایە کاکسەرتیب لە هەر لایەکەوە بێ بەڕێز کاکسەرتیب دەستێک هەبوو بێ بۆ ئەوەی ئەو بابەتە ئاڵۆستر بکات مەسەلەن ینی لەمپەر دروستکان ئاستەنگ دروستکە بۆ بەردەم ئەو پرسە و بۆی بە زووی نەگەنە دەرەنجام هیچ خوێنەوەیەکێک ینی نازانم دەست ئەوە ناویلان لێم دەست بەڵام لەناو هەردوو حیزب خەڵکی جۆرێک تونتەیە و هەشە بە واقعیانە بیر دەکاتەوە لەوانەیە ئەوانەی توندن ینی کاریگەری لە ناو کۆبنەوەکان دروست بکەن یان لە کۆبنەوەی ناو مەکتەبی سیاسی حیزبەکانیان دروست بکە لەسەر داوەخواست خۆیان بە نەتیجە من پێم وانیە هەردوو حیزب ئەجێندای خزمەتگوزاریان بۆ خەڵکی کوردستان هەبێ نا ئێستا ململانەیەکە لەسەر دووشتە ڕاستەکە یەکەمیان دابشکردنی پۆستەکانە ینی چەند بۆ من و چەند بۆ تۆ کامەی بۆ من و کامەی بۆ تۆ ئەوەی دووەمیشیان سەلاحیاتە ڕاستەکەی لەم حکوومەتی ڕابردووە ینی بە تایبەتیش ئاخر حکوومەت باز دەکەم ینی کە ئێستا بەردەوامە و تەمەنی تەواو بەسەر چووە ئەویش ئەوەی حکوومەت نەماوە ینی کەمینەیەک لە پشتی وەزارەتەکانەوە لە دەرەوەی وەزارەتەکانەوە حکوومەتێکیان هەیە دەسەڵاتیان هەیە پێیان دراوە لە چوارچێوەی ئەنجومەنی وەزیران کە باڵاترە لە دەسەڵاتی وەزیرەکان ینی یەک لە کێشەکانی بۆ یەکێتی و بۆ هەر حیزبێک بێتە حکوومەت ئەمڕۆکە حتا بە وەزیرەکانی پارتیش ئەوەیە کە حکوومەتێک هەیە لە تاریکی حکوومەت بەڕێوە دەبە سەلاحیاتی ئیداریان هەیە سەلاحیاتی داراییان هەیە دەبێت جارێ ئەگەر هەر کەسێک دێتە حکوومەت جایەکێتی بێ هەر حیزبێکی کە بێ ینی قسە لەسەرەوە کە ئەم
حکوومەتی بە ناو سێبەری لاو نێدەنین کە تەسمیش ڕەنگە دروست نەبێ یان تاریجی یان حکوومەتێکی بچوو کراوە کە لە ئەنجومەنی وەزیران هەیە دابێ ئیش لەسەر بکە ئەمە لا ببات بۆ چونکە ئەمە لە چوارچەوەی قانون ڕێک نەخراوە کابرایەک مستەشاری اقتصادیە بەڵام ئاگاداری وردەکاری پارە و دارایی کەچی وەزیر ڕەنگە ئاگادار نەبێ یان مەسلەی عقود ینی گرێبەستکردن لەناو ئەنجومەنی وەزیران دەکرێت ڕاستە و خۆ وەکو باس دەکرێت یعنی ئەمە سەلاحەتیش زۆر زیاترە لەوەی کە مەفروض لای وەزارەتەکە خۆیان بێ حتا هەندێک وەزیری پارتی هەیە من دڵنیام لەوە کە گلەییان هەیە هەموو سەلاحەتێکیان نییە بۆ پارە سەرفکردن بێ یان بۆ عقد بێت دەبێ بگەڕنە بۆ ئەنجومەن وەزیران لەناو ئەنجومەن وەزیران ئەو حکوومەتە ئەو کەسانێک کە ئەم ناوم لەناو حکوومەتیان خەڵکیش پێوتون ئەوان بڕیار دەرن بۆیە پێکەنانی حکوومەت زارێ دەبێت لەوە دەست پێ بکە کە یعنی حکوومەتێکی ڕاستەقینە وەزیر وەزارەت وەزیر بێ وەزارەت بێ و قوانین جێبەجێ بکرێ ئەم حکوومەت نەماوە ڕاستی یعنی ئەتا تەماشاکە یەک زنجیرە قانون هەیە لە هەرێمی کوردستان دەرچووە دەبینی لەلا ئەنجومەنی وەزیران ڕێنمایی هەیە دەرکراوە ڕەنگە بە تەلەفۆنیش بێ لە سەروی قانون لە سەروی قانونەوە جێبەجێ دەکرێت یان ڕێگری دەکرێت بۆ نمونە یعنی لەم ڕۆژانە بینیمان دەبینی پێشمەرگەی دێرین هەر ساڵێکی خزمەتی بە 2 ساڵ بۆ حیسابە حەسب القانون نایکەن نیان کردووە نایکەن کاکە بۆ ناکەن وڵا پێمان گوتراوە مەسەلەن لە مەسلەی خزمەت هێنانەوەی تەقاعودی کە باسی خزمەتی تەقاعودی دەکەین دیسان بە هەمان شێوە ینی بە میزاجە یان بە بڕیارێکی ناقانونیان بە ڕێنمایەک لە دەرەوەی قانونە تهدید کراوە 10 ساڵ زیاتر نەبێ ئەمە ینی ئەمە ناکری ڕێگری لە قانون بکەین بەبست لێرە چیە ئەمە نمونەیەکی بچووکە کە یعنی ڕێنمایی لە ئەنجومەنی وەزیران دەردەچێت لە سەروی قانون و لە سەروی دەستوری عێراقیشە حتا مەسەلەن زیاد و کەمکردنی زەریبا ئێمە ناکرێ ینی شتیوان نەبووە لە مادەیەکی تایبەت هەیە لە دەستوری عێراقی بە تەحدید بەبێ ئەوەی هیچ تەفسیر هەڵگری باس لەوە دەکات ینی ڕسومات و زەریبا بەپێی یاسا ڕێک دەخرێت لە دەرەوە یاساکردیانە سەدا3 و کردیان و سەدا1 بۆیە مەبەستم ئەوەیە پێکەنانی حکوومەت دەبێت سەر ئەو وردەکاریانش بۆ خۆیان غورفەیەک پێک دێن بۆی ئەم هەڵە و کەم کوڕیانە ڕاستکەنەوە یا ئیتیفاقێک دەکەن لەسەر ئیتیفاقەکە دەینووسن کە لە چوارچێوەی پێکەنانی حکوومەت ئەم کێشانش چارەسەر بکات ئاسانە کاک سەرتی تێپەڕان نیە و هەموو گرژی و لە دوانە توندانە دەرهەق بەیەکتر لە ماوەی ڕابرد و تێپەڕێنی پێم وایە پارتی وچێتی لە یعنی دەیان ساڵە بەم گرژی و هەڵچوون و داسوونە هاتێ دەپەڕن زۆر قورستریان بینیوە و خەڵکی میانڕە و خەڵکی تونڕەویشیان تێدا هەیە من پێم وایە تونڕەوەکان لە کاتێک کە کێشە و گرفت دروست بێ ئەوانش دەبنەوە میانڕە و واقع قبول دەکەن گرفتەکە لەوەی کە بەشێک لەوانە کە حکومڕانن یان بڕیار بەدەستێن یان بەشداری لە کۆبنەوەکان دەکەن هەندێک جار واقع قبول ناکەن و کاتیان بەئەکید بە دڵنیاییەوە پێویستە بۆ چونکە کەڵەکەبوویەکی زۆری مەلەفات هەیە لە نێوان هەردوولا کە بە شێوەیەکی تەقلیدی نەرید بۆتە نەرید بە واقعیش ڕێنادە نە پارتی بەیەکێتی و نەیەکێتی بێ پارتی حکوومەت پێک بێنێ مادەم مەسیریان بەیەکەوەی مادەم هەردوو لە حکوومەت پێک دێن حەقوایە ڕێکەون و لە هەمووی گرنگتر ئەوەیە مادەم هەردوو لە پابندی قانون نابن و مادەم هەردوو لە بڕایان بە دیموکراسی نیە و مادەم پەرلەمان داخرا و مؤسساتی دەوڵەت هیچ ئەرزشی نەماوە لە پەرلەمانە و لە مؤسسەی قەزاییە و لە دام و دەستگای ڕقابیە حەقوایە ڕێکەوتنێک بکەن سەر لە نوێ تەوان ڕێکەوتنێک بکەن هاوشێوەی ڕێکەوتنی استراتیژی بێ و بۆ فترەیەک حکومڕانی هەرێمی کوردستانی پێ بکەن بۆی هێمنی و ئاسایش دابین ببێ و بستەوای خەڵک بەرز بێتەوە لە ڕووی هۆشیاریەوە لە ڕووی دیموکراسیەوە ئازادی پێش بکەوێ و دام و دەستگەکانی قەزایی ئیشخۆیان باشتر بکەن مؤسساتی ئیعلامی ینی ئیشی پیشەیی خۆیان بکەن نەبنە بەشێک لە ململانێکە و تەلەڤیزیۆن بێ وەکو ینی کابرای موزیع وەکو خەتیب قسان نەکە لەسەر تەلەڤیزیۆن بەڵکو وەکو موزیع و وەکو پێشکەشکاری وەکو زمان حاڵی گشتی قسە بکەنە پێشکەشکارکە بێ بە خەتیب ئەگەر ئەو هێمنێ سیاسە بوو مدڵنیام وەزعی کوردستان باشتر دەبێت معناوی کە گەندەڵی خلاص دەبێت و تەواو دەبێت یا مؤسسات ڕقابی ڕۆی لە نابێت نە باشتر دەبن مادەم باشتر دەبێت دەبا ڕێکەوتنێک بکەن هاوشەوەی ڕێکەوتنی استراتیژی پێت وایە کاک سەرتی ئەو کارتەی کە پارتی چەند جارێک بەگوێیەکێتی دادا لە چەند ڕۆژی ڕابردوو کە نەتوانین نیساب تەواو کا و پەرلەمان کارا دەکاتەوە ئەو کارتە هەر کارایە بۆ پارتی دموکراتی کوردستان بەڵام وەستاوەتە سەر کۆبوونەوەکانی لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەردوو سەبەب ڕەنگاوە سەر نەگرێ یەکەمیان پەنجاویەک دەنگ کۆکردنەوە بە تایبەت بۆ مەسەلەی سەرۆکی هەرێم زۆر زەحمەتە یعنی زۆرینی ڕەها بۆ کۆکردنەوەی
بۆ ئامادەبوون لە پەرلەمان و دەنگدان و ڕێکارەکانی دیکە بۆ پارتی زۆر زەحمەتە وەکو ژمارە کۆکردنەوە بۆ چکەنەوەی نوێ ئەعلانی کرد کە ناستە حکوومەت و حەسب بە پێی زانیاری زەحمەتە ینی حتا ئەندامەکانی کە باز دەکردن و فرۆشتن دەکرێت لە لێرە و لەوێ لە ناو ئاماژەیەک دەدرێت پێم وایە زەحمەتە دوو یەکگرتووی ئیسلامی و حیزبەکانی دیکەش کە لە پەرلەمانن ئەندامیان هەیە بڕوان ناکەم ینی ڕەنگە ینی قسە لەسەر ئەندامێک دوان سیان حتا چواریش بکرێت بەڵام زیاتر نا بۆی ئەو نیسابە زەحمەت تاوا بێت لە ڕووی واقعیشەوە گەلک زەحمەتە لەبەرچێ لەبەری پارتی وێشێتی هێزی سەکداریان هەیە و هێز سەکدارە ناوی هێزی پێشمەرگەی ڕاستە لە چوارچەی وەزارەتی پێشمەرگە ڕێکخراوە بەڵام ئەمر لە چێ وەردەگرن لە حیزب وەردەگرن و هەردووشیان مؤسسەی ئەمنی و مخابراتیان هەیە و هەردووچیان لە ژێر کاریگەری دەستوەردانی ئیقلیمی یعنی ئەوە ناکرێ ئەمە لە بەرچاو نەگرین بۆیە پارتیژە مواقع دەزانێت و یەکێتیژە مواقع دەزانێت دەمێنێتەوە سەر ئەوەی کە دایمەن شەڕی ئەعلامی شەڕی دەرونی یەکتر دەکرێت یعنی هەردوو لا دەیکەن من بە زەحمەتی دەبینم و ئەزموری 30 ساڵی ڕابردووش بۆی دەرخستوین کە ئەمە زەحمەتە و ئەگەر ببێ تەماشاکە ئەگەر پارتی سەر کۆمار ببە بەبێ یەکێتی پێم وایە ینی نزیک دەبین و لە دوو ئیدارەی و بۆ یەکێتیش بۆ وڵاتانی ئیقلیمیش زۆر زەحمەتە هەردوو سەرۆکایەتێک کە بدەنە پارتی یعنی سەرۆکی هەرێم ڕازی بن توکاوانیش دەوریان هەیە شیعە لە بن تەسیری ئێرانە سونە بەشێکی لە بن تەسیری تورکایە پارتی لە بن تەسیری تورکایە یەکێتی لە بن تەسیری ئێرانە ینی ئەمە لە ڕووی واقعیەوە بۆیە ئەگەر بێت و حکوومەتی هەرێم بەبێ یەکێتی دروست بێ و سەرۆک کۆمار پارتی بەبێ یەکێتی بەم پێم وایە باردۆخێکی زۆر ناجۆر و خراپ لە کوردستان دروست دەبێ حەق وایە هەردوو لە بیر لەوە نەکەنەوە بۆ چونکە خەڵکی کوردستان ینی زۆرینی خەڵکی کوردستان دەنجی نەداوەتە پارتی ویچێتی ینی پارتی لە باشترین حاڵەتدا ئاخر انتخابات نزیکەی 120 دەنگانی هێناوە یەکێتیش بە هەمان شێوە لەو ژمارەی کەمتری هێناوە خۆ بە ڕقەمیش دیارە بۆیە ئەم حکوومەتە ئەم پەرلەمانە ئەم خاکە مڵکی ئەحزابی سیاسینە لە کوردستان ڕاستە ئەوان بڕیار بەدەستن چەک بەدەستن پارە بەدەستن بەڵام مڵکی خەڵکی کوردستانە حەقوایە زیان بۆ خەڵکە بسووتێ بەزەیان بەم نیشتیمانە بێتەوە کە بە لەداوە خواستە حیزبیەکانیان دابزن حکوومەت ببینین وەک ئەوەی کە بزانی زۆر دەرباسی مەترسی دەکرێت لە ڕووی واقعیەوە ئەو مەترسێت چیە کە مەسەلەن چاوەڕێ دەکرێت ڕوبەڕووی هەرێمی کوردستان بێتەوە کاکسەرتی مەترسی چیە خۆی ئێستا وڵاتانی ئەمریکا و بریتانیا فشارێکی زۆر لە پارتیویی دەکەن حکوومەت دروستکەن فشارێکی زیاتریش دەکەن کە هێزی پێشمەرگە یەخەنەوە بۆی ئەم گۆڕانکاری نەمەم فترێ بوو ئەم فشارە بۆ ئەوەی کە عملی سیاسی لە هەرێمی کوردستان نوێ بتەوە حکوومەتێکی هەرێمی بە قووەتە بێ بۆ ئەمریکا و بۆ بریتانیا باشە بە تایبەتیش لە مەسلەی لە مەلەفی دژایەتیکردنی تیرۆر لە بەرژەوەندی خۆیان لە هەرێمی کوردستان ئەوان کە هاتوون گەورەترین خۆسوولخانە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە هەرێمی کوردستان دەکەنەوە ئەوە ئاماژەیەکە هێدایان و احتیمام بە هەرێمی کوردستان بدەن و مەترسیەکە ئەوەیە کە ئێمە پشتیوانی کۆمەلگای نێودەوڵەتی لەدەست بدەین ئەمە یەکەم دووەمیشیان تۆ حکوومەت و حکومڕانیەک تێ ئەگەر بێت و لە دەرەوە یاسا بێ و هەڵبژاردن نەکری بێ ئەرزش بێ و پەرلەمانی نەبێ ئەمە هیچ قیمەتی نییە بۆ خەڵکی کوردستان هەموو کاتێک حکوومەتێکی لەرزۆک و قوارەیەکی لەرزۆک دەبێ قوارەکەکە لەرزۆک بوو هەموو کاتێک دەکەوێتە ژێر ڕەحمەتی هەر پەلامار و هێرش و هەر باردۆخێکە ناوچەکە بگرێتەوە یان عێراق ینی فشار لە هەرێمی کوردستان بکە ئەوەیە مەترسەکە ینی دەسوەردانی ئیقلیممان لەبیر نەچی ئێمە ینی ڕەنگە دەسوەردانی ئیقلیمی بێتە سەبەوەی کە ئەم حکومڕانی و ئەم حکوومەتە زیاتر بێ ئەرزش بکەم پێم وایە ئێستا لە خراپترین بارودۆخیدایە لە خلالی لایەنی کەم دوای ڕوحانی سەدام ینی 22 ساڵی ڕابردوو قەت لەم بارودۆخی ئێستا خراپتر نەبووە حکومڕانی لە هەرێمی کوردستان لەلایەک پەرلەمانت داخرا و هیچ حکوومەتێک تێ لە دەرەوەی قانون هەرچی سندیکا و ینی دامەزراوی ڕقابی و هەمووی لە دەرەوەی قانونە و لەوە خراپتر ئەوەی کە پارتیویشێتی تەوافقیان نییە و ئەحزابی سیاسی معارەزە هیچ بەشدارنین لە دەرەوەی پەرلەمانیش بەشدارنین لە بڕیاری سیاسی لە هەرێمی کوردستان خۆ بەشێک لەو بڕیارانەی کە یان بەشێک لەو تێگەیشتنانی هەرێمی کوردستان سەبارەت بەغدا بەرامبەر بەغدا خۆ حەقوای ئەحزابی معارەزە لە دەرەوەی پەرلەمانی هەرێمی کوردستان ڕئیس سیاسیان هەبێ بەشدار بن لەگەڵ پارتیویشێتی بەشداریان پێ ناکەن یعنی وای لێ هاتووە ئەحزاب لە کوردستان کە بە هەموو حزبەکان کە نوێنەرایەتی خەڵکی کوردستان بە تەواوی ناکەن کەمتر لە 50 ساوتەکانی هەرێمی کوردستانی هەیە ینی بە ئەمجارە بە نزیکەی 140 دەنگەکانی هەرێمی کوردستان نوێنەرایەتی حزبە سیاسیەکان دەکە ئەوانش بە تەواوی بەشدارنین بۆیە
حەقوایە ینی پارتیویچێتی بی لە ڕێکەوتنێک بکەنەوە من پێم وایە بە ئاراستەی ڕێکەوتن دەڕۆن و شتێکیان حاضر کردووە لە بینی خۆیان گوایە ینی خەریتەی بێکە و کارکردنی ناحکوومەتیان داڕشتووە بەڵام ڕەنگە لە سەمەسە لە مەلەفە ئەمیەکان ڕێک نەکەوت بن و پێم وایە یەکێتی زیاتر باسی ئەوە دەکە کە هەست بە هاوسەنجی دەکەن لە ئیدارەدانی مەلەفی ئەمنی و هەندێک وردەکاری هەیە کە ڕەنگە لێرە باش نییە ینی باسی کەم ڕەنگە یەکێتی گرەی لەسەر ئەوە هەبێت کە وەک خۆیان باز دەکەن و پارتیش پێی وایە زۆرینەی دەنگەکانی بەدەستێناوە و لەوەدا ینی پارتی ڕاست دەکات 42 کورسی هەیە ئێستا هەیە بەو سێ دەنگەی کۆتا کە بردوێتی دەیەوێت ساحب قەراری پێکێنانی حکوومەتی هەرێم کوردستان بەڵام لەبەرەوەی ساڵێک زیاتر پێک نهاتووە حەقوایە لە دەریچەی دیکە بگەڕن یان ڕێکەوت بکەن یانی عادەی انتخابات بکەن. بەڵێ کاک سەرتی با بچینە بەغدا یعنی بەڕاستی ئێستا مەسەلەن شاندێکی باڵایەکێتی لە دوێنێ ئێوارەوە لە بەغدایە زۆر بە پرسەکانی بینیوە پارتیش زم و زۆڵی هەیە پێت وایە هیچ هەوڵێکەیە بۆ ئەوی یان وەکو کورت هەمویان بڕۆن یان ئەوە کۆ دەبێتەوە یا ئەو درەنگە بۆ زۆر ڕادەگا پێم وایە بێکەوە ناچن ینی پێشوەختە بڕیاریان داوە هەردوو لە بێکەوە نەچن و ئەو گرژەی نێوانیان تا ئێستا بەردەوامە و ینی زۆر زەحمەت بووە کە بێکەوە بچنە بەغدا و گفتوگۆ لەگەڵ بەغدا بکەن لەوە دەچێت یان لەوە دەچێت پارتی کاندیدی خۆی هەبێ بۆ سەرۆک کۆمار و یەکێتیش دەیبێ بۆ سەرۆک کۆمار و حەسەب منطق و واقع شەنسی پارتی دیسان لاوازە بۆ بردنەوەی سەرۆک کۆمار بەڵام ڕەنگە پارتی فشار بکە بۆ ئەوەی سەرۆک کۆماری داهاتوو مساهمێکی بە قووت ئەو دیمەنەی کاکسەرتیب ئەو دیمەنەی کە لە ساڵان یان لە هەڵبژارنەکان لە خولەکانی ڕابردوو بینیمان لەسەر مەلملانەی پۆستی سەرۆک کۆمار لە نێوانی چێتی و پارتیدا دووبارە دەبێتەوە پارتی دەوێت تا ئێستا ینی تا ئێستا من تۆ بێکەوە قسە دەکەین دووبارە دەبێتەوە دووبارە دەبێت و پارتی دەوێت مەسەلەن ئەو ناوانەی دزەی کردو چێ بکە مەسەلەن چێ کاندی دەکات چێ پێشنیازەکە تا ئێستا هەر ئەو ناوانەی باز دەکرێن زیاتر ناوی لە سوسیال میدیا و لە بەشێک لە میدیا باس کراوە ینی بەڕسمی هیچ شتێک اقتراح نەکراوە بەخابن هەم شیعە چوارچێویان هەیە بە ناوی چوارچێوەی هەماهەنگی و هەم سونەکان ئیتارێکیان هەیە تازە دروستیان کردووە کۆبوونەوە لە ناوی بەیەکەوە بڕیاردن بۆ هەموو پرسانی کە پەیوەندی بە حکوومەتی پێکەنانی حکوومەتی نوێی عێراقەوەیە تەنها کوردە هیچ چوارچێوێکی نییە نە پارتیویچێتی بێکەوە نە هەموو حزبەکان بێکەوە با مەسەلەن لە ئەوەی کە هەمومان بیستمانە کە ڕسمی نییە و پێم وانە زۆر دروست بێ مەسەلەن باسی کاک ڕێبەر دەکرێت باسی دکتۆر فواد دەکرێت بۆ پۆستی سەرۆک کۆمار لە ناوی چێتیش ڕەنگە کاک نزار ئامێدی هەیە کە وەزیرە لە بەغدا ناوی هاتووە کاک بافڵ هەیە کە سەرۆکی چێتیە ناوی دێت نازانم چێ پێشتیار دەکرێت بەڵام حەقوایە ئەگەریچێتی ینی پێی وایە بە ئەو ناوهێنانی کاک بافڵ بەڕێز کاک سەرتی مەسەلە لە زیاتر لە میدیای بەغدا و یان لە ناوڕاست و باشوورەوە هات لە لایەنە شیعەکانەوە ئەنی پێت وایە بە چ مەبەستێک بووە ئەو هیچ خواستێکی خۆیان هیچ فەرمی و نافەرمی هیچی دەرنەبڕیوە ئێمە وەکو باسم کرد بە ڕسمی هیچمان نەبیستوە ینی بە ڕسمی شتێک باس نەکراوە بەڵام لێرە و لەوێ لە ینی لە پشتی پەردەوە باسی ناوی ئەو هاتووە و ئەو گوتارێکە لە مووسڵیش پێشکەش کرد بە زمانی عەرەبی لە بەغدا سەنگ گوتارێکی لەسەر نووسرا کە گوایە ئەو ئامادەکاریە بۆ هاتنە بەغدا ینی ئەو کاتە لەسەر نووسرا بۆیە ینی دیار نییە دەستە بەغدا ینی بەزەوەی چێک لە ناوەکانە کە باس دەکرێت حەقوایە فی کولی ئەحوال ئەو کەسی کە دەستە بەغدا کەسێکی بەقووەت بێ و ئەزمموی لاوازی سەرۆک کۆمارەکانی ڕابردوو بەشێکیان تەمان هەمویاننا جگە لە مامزەلال مامزەلال ینی دایمەن لە دەرەوەی ئەم تەسنیفەیە جیاوازە کەسێک بێ کە بە قووەت بێ و جگە لە پشتیوانی حیزبەکەی پشتیوانی پارتیشی هەبێ زۆر باشە پشتیوانی هەموو حیزبە کوردستانەکانی هەبێ ئەوە زۆر باشتر ئەوە ڕوودەدات ینی پێت وایە ئەوە ڕوودەدات کە یەکێتی پاڵپشتی کاندی دەکەی پارتی بکە لە ئەنجومەنی وەزیرانی یان پارتی پاڵپشتی کاندی دەکەی یەکێتی بکە لە سەرۆکاتی کۆمار یان لە سەرۆکی کۆمار تەماشا بۆی ڕوون بێ تا ئەم لەحزەیە کە بەیەکەوە قسان دەکەی نەخێر ئەوە ڕوو نادات زەحمەتە ڕوو بدات لەبەر هەم خزانی پارتیویشێتی یان حزابی سیاسی لە کوردستان بۆ معادلەی ئیقلیمی زەحمەتە و ڕێکەوتنە دووەمیش
ینی لەبەرەوە لەسەر حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغدا وەکو یەک پاکستان ئێستا گفتوگۆ نەکراوە پێم وایە زەحمەتە بکرێ بەڵام لە ڕووی منطقیەوە من باسی ئەوە دەکەم ئەگەر سەر و کۆمارێک لە بەغدا بێ پارتی وچێتی و حزابی سیاسی پشتیوانی بکەن دەبێتە نوێنەری خەڵکی کوردستان دەتوانین لە باتی خەڵکی کوردستان لە بەغدا مخاتەبە و گفتوگۆ لەگەڵ بەغدا بکە یعنی وەکو وازیهەی نوێنەرایەتی خەڵکی کوردستان نەک تەنها عێراق بەتەنها بەڵام ئەگەر تەنها نوێنەرایەتی حیزبەکەی بکە بێگومان زارەوە پشتیوانی لایەکی پەرلەمانتارەکانی لەدەستدە لە بەغدا ینی بۆ نمونەگە پارتی پشتیوانی نەکە نیوەی پەرلەمانتارەکانی کورد لە بەغدا پشتیوانی ناکەن ئەوەش تەمان دەبتە سەبەبی لاوازی ئەو سەر کۆمارە بۆیە باشترە هەمویان پشتیوانی بکەن بۆ ئەو کاتە احتیماد ناکرێت سەر ئەوەیەکەوە کورد 6 ئەندام پەرلەمانی هەیە لە بەغدا نە احتیماد دەکرێت سەرەوەیکەوە مکەونی کوردی لە بەغدا معارزە بۆ نمونە ئەگەر باسێک بێتە پێشەوە لە بەغدا سەر و کۆمار قرار بێ گفتوگۆ بکە وەکو پێکهاتەی کورد گفتوگۆ لەگەڵ ئیتاری تەنسیقی یان سونەکانیان حکوومەتی عێراقی دەکات بەس ئەگەر بێت و سەر و کۆمارێک بە تەنها نوێنەرایەتی حیزبەکەی بکە ناتوانێت پێم وایە لە ئەو کاتە گفتوگۆیەکەش ناکە هەر حیزب لێرە و ڕاستە خۆ دەستە بەغدا گفتوگۆ دەکات هەر وەکو لەم کابینێ دەبینین ینی سەرۆکی چیتی یاندامانی مەکتەبی سیاسیی دەستە بەغدا گفتوگۆی پرس و بابەتەکان دەکەن بۆ چونکە قرار لەلای ئەوانە بۆ ئەگەر کەسێک دەستە بەغدا با قرار بەدەست بێ با کەسێکی بەقووەت بێ با عیلاقاتێکی باشی هەبێ و ڕنگوڕیەکی باشی هەبێ لەگەڵ عەرەب و عیلاقاتێکی وای هەبێ لەگەڵ شیعە بە تایبەتی بتوانێت نوێنەرایەتی خەڵکی کوردستان بکە بەڵێ کاک سەرتیب مەسەلەن قسەیەکە لە ئەوەش هەر لە ناوەندە مێدیایە نافەرمیەکانیان دەوترێ پێت وایە مەسەلەن تەبادولێک هەبێت یەکێتی بڕاتە ناو حکوومەتی عراقی بە جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران و پارتی کۆمار وەربگریانی واقع ئیقلیمیەکەەوە قبول دەکەن واقع عراقەوە قبول دەکە مەبەست لەوە ناکە پارتی بۆ نمونە ئەوە بێ کە ینی واقعەکە ئەوەی کە خەریتە سیاسیەکە با بڵێ ئەو کاتە دەبی بە دابشکردنی هەرێمی کوردستان دابچنەوە یعنی ئەگەر قرار بێ هیچ شتێکی ناپێشەوە بابەتە بیستوتەوە بڵێم فەرمی یان نافەرمی تا ئێستا هیچ لە گۆڕێنی ئەو کۆبنەوەی کە لە هەفتەی داهاتوو دەکرێت دەبێت چاوەڕێەوە کەین بەڵام وەکو ئەزمون من بڕوان ناکەم پارتی تەنازول لە هەرێمی کوردستان لە سەرۆکی هەرێم و سەرۆکی ئەنجومەنی وەزیران بکە بۆ یەکێتی زۆر زەحمەت دەبێت ئەو کاتە ینی تەنازول لە سەرۆکی کۆمار بکە ئەو کاتە ینی کە پارتی ئامادە نەبوو تەنازول لە سەرۆکی هەرێم و سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان بکە بۆ ئەو کاتە معادلەی یەقلیمی ڕێگە ناڵێم ڕێگە بە پارتی نادە بەڵام یعنی بە تەکید تەدەخولات دەبی و بۆ پارتی زەحمەت دەبێت سەر و کۆمار بات و شیعەکانیش ڕەنگە لای خۆیان کە حەزیان لێ تەدەخول لە هەرێمی کوردستان بکەن ڕەنگە سەر و کۆمار نەدەنە پارتی یان دەنگ بۆ کاندیدەکەی پارتی نەدەن بەڵام ئەگەر بێت و پارتیوێشیتی ڕێکەون سەر و کۆمار بگۆڕنەوە بە سەرۆکی هەرێم لە بینی خۆیان ئەوە واریدە بڵێ ئەوە دەکرێت ئاساییە بەڵێ کاک سەرتی باسی پێکێنانی کابینەی نوێ حکوومەتی عراقی بکەین ئەو کابینێ پێت وایە ئەوە بە زووی لە دایک بێت بە تایبەتی شیعەکان ئێستا جگەلەوەی هەموو شتەکان نافەرمین ڕاستەکەی تا تۆ شتەکە نەبێ هەر باسکردنی مێدیاییە نۆ کاندیدیان هەیە و مەسەلەن سونەکان 5 کاندیدی پەرلەمانیانی سەرۆکی پەرلەمانیان هەیە و پێت وایە ئەو خۆکۆکردنەوەیە وا بکە کە حکوومەتی نوێ عراقی دەست بە زووی لە دایک ببێ پێم وانە تاخیر ببێ ینی لە مدەی قانونی خۆی دروست دەبێ و ئەوەی کە کاتی خۆی دروست بوو سەیەکی مععتەل لە پەکخستن زەحمەتە دروست بێ شیعەکان لە بینی خۆیان ڕێککەوتون کە بە ئالێتێک کاندید سەرۆکوەزیران یەکلایی بکەنەوە حەزیان لێیە ئەو لایەنەی کە بەقووەتن چەکداریان هەیە میلیشیایان هەیە وەکو قەیس خەزعەلی و ئەو جەماعەتەی بەدر و ینی حتە مالیکی ئەوانە حەزیان لێ کەسێک بتە سەرۆکوەزیران ئەندامی نەبێ لە پەرلەمان و هێزێکی سیاسی بەقووەت نەبێ بۆی دوای زیاتر استقطابات بکات و زیاتر ئەندامی پەرلەمان بۆ خۆی ڕابکێشێ و ینی قەبارەی گەورەتر بێ ئەوانش مەبەستی محەممەد شیع سوودانیە زیاتر کە نەبێتەوە سەرۆک وەزیران بۆ سونەکانیش لەبەرەوەی تازە هاوپەیمانەتیشیان ڕاگەیاندووە و زۆرینەی ڕەهای سونەکانیان لەگەڵە پێم وایە بۆ ئەوانیش مەسلەی یەکلاییکردنەوەی کاندیدی سەرۆکی پەرلەمان زەحمەت نییە ئەوە بە نەتیجە دەمانگەێنێتە ئەوەی کە پێکێنانی حکوومەتی عێراق زەحمەتە دوا بکەوێت بە ئیزافەی ئەوەی کە ئەمریکا نوێنێریش خۆی وادەنێرێتە عێراق بۆ سەرپەرشتکردنی کاروباری سیاسی هەرچەندە
دەنگوباسی ئەوە هەیە کە ئەو ساڤایە وەبزام ناوی هەرنێت ینی کەسێکیکە لە باتی ئەو بنێرن ئەمارک ساڤای هەر لە یەکیکە لە باتی یەکی دیکە لە باتی ئەو بنێرن ینی ئەلمهم ئەمریکاش مهتەمە بێگومان بە پێکەنانی حکوومەتی عێراقی بۆ چونکە بوعدی دیکە هەیە ئەویش بوعدی ئەمنیە و مەرجی هەیە بۆ پێکەنانی حکوومەتی عێراقی دەیەوێت کەسێک بێتە بەبێ بە سەرۆکوەزیران ئەو میلیشیانە نەهێڵی یان کەمیان بکاتەوە یان بەرگەکەیان بگۆڕی چونکە پەیوەندی بە ئیسرائیلەوە هەیە و شەرت و شروتی ئەمریکا لەسەر عێراق و لەسەر ئێران ینی بوعدی دیکە هەیە یعنی تەدەخولەکە ئەمریکا بە تاکید بۆ ناوشیعەکان مەسەلەن عفوان نوری مالیکی یەکێکە لە ناوەکان حزبی داوا پێشنیازی کردو و کاندیدی کردووە پێت وایە مەسەلەن لایەنەکانی دیکە قبولکەن کەسایەتێکی بەهێز ببێتە سەرۆکوەزیران بۆ بە تایبەتیش محەممەد شیع سوودانی وتی کە ئەوان دەیانەوێت کەسێک بکەن بە مۆزەفێ بکەن بە سەرۆکی ئەنجومەنی نوێنەرە ئێمەز بۆ زیرانی عراق ئەمە لەو دوو جەدەلە پێت وایە 2004 هەمانجی بڕیار لە چی دەدات سوودانی کە ئەم قسەی کردووە خەمی خۆیەتی و فعلا قسەکەی ئەو ڕاستە کە کاتێک کە کردیانە سەرۆکوەزیرا و مۆزەف بوو یعنی یەک ئەندام پەرلەمان دوو وەبزەم نازانم ژمارەکەیان چەند بوو هەبوو سەرۆکوەزیرەکانی دوای 2014 هاتوون دوای مالیکی هاتوون کەندامی پەرلەمانیان نەبووە و حتا مستەفا کازمی هەر خۆی بوو کە بوو بە سەرۆکوەزیران شیعەکان بۆ ئەوەی خلافاتیان کەم بێتەوە سەرۆکوەزیرانێک دادەنێن بتوانن کاریگەری لەسەر دروست بکەن و مالیشی کە خۆی هەڵبژاردووە خۆی کاندید کردووە یا بەتەمایە خۆی کاندید بکە بۆ ئەوەی نییە بێ بە سەرۆکوەزیران و دەشزانی نابێت سەرۆکوەزیران بۆ ئەوەی محەممەد شیع سوودانی بچێت خۆی بچێشتەوە فشار لەو دەکات با نەتیجەم پێم وایە کەسێک دەبێت یان هەر خۆی ئەندام پەرلەمانە یان یەک دوو ئەندام پەرلەمانی هەیە کەسێک دەبێت ینی شیعەکان لەسەری ڕێککەون و ئەم جارە مەوزوعی مەرجعیت شاهێناوەتە گۆڕێک وایە ناوەکانە بۆ ئەوان نردوو یەکلاییکەنەوە ینی شانسی سوودانی سەرباری ئەوەی کە دەنگێکی باشی هێناوە لاوازە و مالیکیش زەحمەتە بێ بە سەرۆکوەزیران ئیشیان بە کورد هەیە لەو بابەتە مەسەلەن پێت وایە لە ڕۆژانی داهات و مەسەلەن بەگەرم و گوڕی لەگەڵ کورد بێنە سەرخەتیان نەخشە سیاسیەکە ڕوونە من پێم وانەیە کوتلەی شیعاوکە کوتلە پێویستیان بە کورد دەبێت ئەگەر بێت و کورد وەکو ئەحزابی سیاسی بڕۆنە بەغدا یعنی ڕەنگە مالیکی هاتە هەرێمی کوردستان تمۆحی خۆی هەیە بێ بە سەرۆکوەزیران بۆیە داوا لە پارتی دەکە دەنجی بداتێ بۆ نمونە چکە خۆی دەیەوێت بێ بە سەرۆکوەزیران بەڵام کە شیعا ئیشیان بە کوردێک نییە کە پەرتەوازن یعنی 4 دەنگ و 5 دەنگ تەسی لە سەرۆکوەزیرانەکەی شیعە ناکە بۆ چکە شیعە زۆرینن یعنی بە نەتیجە لە عێراق دوو خەت هەیە خەتی تورکی خەتی ئێرانی هەیە خەتە ئێرانیەکە زۆرینەن ئێستاکە یعنی بە تەسەوری من لە سەروی 200 دەنگن یعنی زۆر پێویستیان بە کورد نییە وەکو ئەحزابی سیاسی پێویستیان کاتێک پێویستیان بە کوردە کاتێک یعنی گفتوگۆ لەگەڵ کورد دەکەن کە کورد وەکو مکەون بڕوا بە وەغدا یعنی نەک وەک ئەحزابی سیاسی بۆ نمونەنەوەی نوێ بەتەن ئەندام پەرلەمانێکەوە یەکێتی بە کەمتر لە 20 ئەندام پەرلەمان پارتی بە کەمتر لە 30 ئەندام پەرلەمان بڕابێتە بەغدا تەسیر لە معادلەکە ناکە کە خۆی 329 ئەندام پەرلەمانە وەختی کورد تەسیر دەکە کە 6 ئەندام پەرلەمان بی و بتوانێ بەلای دابخە و لە بەغدا حتا مام جەلال ڕەحمەتی مام جەلال مابوو معاملەی شیعە لەگەڵ کورد لە عێراق لەسەر ئەساسی تەوافق بوو بەڵام لە دوای ڕیفراندۆم لەگەڵ ڕیفراندۆم ئەو تەوافقە نەماوە ڕاستیەکەی و ڕەنگە ئەوان ئەگەر بێت و لەسەر سەرۆکوەزیران ڕێککەون چاوەڕێی کورد نەکەن دێتە حکوومەت نایەتە حکوومەت کاندیدیان هەیە یان نیتیان بۆ وەزارەتێک حکوومەتەکە دروست دەکەن و وەکو 2014 بە فەراغی بەجێدی هەڵنەوە حسەی کورد باشە کاک سەرتیب قسەیەکی تر هەیە کە عراق لە ئانووساتی گۆڕانکاریدا و زۆر جارە قسەی دەگوترێ و بۆی هەیە لە هەندێک هێزی چەکدار بدرێکە بەبەرەی مەقاومە و نازان بەچی حسابنەوەوانە پێشاتی وا لە گۆڕێ بۆ عراقیان مەسەلەن هەر تەنها چاوسورکردنەوەیەک ڕاستیەکەی تا ئێستا کە شتێکی ڕسمی نییە ئێمە ئەتیمادی بکەین سەر بەڵام ئەمریکا بێگومان فشاری کردو فشاریش دەکا و لەم ڕۆژانە بەیانێک دەرچوو کە حزبڵای لوبنانی و حوسیەکان بچێنە ناو چوارچێەوەی گروپی تیرۆریستەکان و ینی بە گروپی تیرۆریست بناسیێن دوای عێراق خێرا پەشیمان بوویەوە لە ژێر فشاری ئێران ئەو بەڵگەی ئەوەی هەم ئەمریکا فشار دەکا هەم ئێران فشار دەکا و ئەمریکا شەرتی لەسەر حکوومەتی عێراقی هەیە ئەگەر بێت و گروپە میلیشیاکان یان لە ناو نەبات یعنی قەزمەوەی هەڵیان وەشێنێتەوە یان تەحویلیان نەکە بۆ جەیش
یان هەر پۆلیس یان ناوەکانیان یانی گۆڕانکاریەکوی ئەمریکا لێ ڕازی بێ ئەوە دەبێت ڕوو بدات ئەگەرنا ئەمریکا قبولی ناکە ئەگەر ئەمریکا ینی پەلاماریان نەدا وەکو لە ڕووی سەربازیەوە ینی هێرشیان نەکات سەرێ ئەو بەدڵنیایی و فشاری ئابووری لەسەر عێراق دروستەوەی بەڵام پێدەست شیعەکان هات بنە ژێرباری ئەوەی کەەوە گۆڕانکاری بکەن ینی لانیکەم ئەو هێز و توانایە نەمینێ ئەو گروپە چەکدارانە ظاهرن لایەنیکەم نەیانمێنێ لە عێراق بەڵام پێم وانە بەم زوانە ئەوە ڕووبدە بۆ چونکە ئێران لە عێراق زۆر بەخۆتە تا ئێستا بەڵێ ئەیت ئەو بەقوەتەی واکا کە مەسەلەن ئەمریکا دەستەویە خەتر بێتە ناو مۆزوعەکە لە عێراق یان هەر لە چوارچێوەی هۆشداریدا دەبێت ئەمریکا شتێک ناکە لە چوارتە ناهۆشداری بێ ئەمریکا دایمەن بڕیار دەدە و هەم ئالیەتی جێبەجێکردن هەم تەوقیتیش دادنێ بۆ جێبەجێکردنەوەوانە دەوڵەتی مؤسساتن جا ڕەنگە پلانەکەی سەر بگرێ یان سەر نەگرێ مهمە ئەویشی خۆی دەکات من پێم وایە لە عێراق ئێران تا ئێستا بەقووتە لە دەوڵەتی قوڵیش ینی مخابراتە قەزایە ناو حکوومەت و ئەنجومەنی وەزیرانە لە جونگە ئەساسیەکانی عسکەر وەزارەتی دیفاع ئێران بە تەواوی وجودی هەیە ینی وەکو هێزێکی بەقوتە لە عێراق تەسی لە بڕیاری حکوومەتی عێراقی دەکات جیاوازی ئەمریکا و ئێرانتیە ئێران لەسەر جادە وجودی هەیە ینی ئەحزابی سیاسی لە ڕووی تایفیەوە زۆر لەژێر کاریگەری ئێران ئەمریکا تعامل لەگەڵ مؤسسات دەکات لەگەڵ سەرۆکی ئەنجومەنی وەزیران دەکات لەگەڵ سەرۆکی مؤسسەی قەزایی دەکات کە متهمە بەنزیک لە ئێران یعنی تعامل لەگەڵ مؤسسات دەکات نەک لەگەڵ جادە پێم وایە ئەمریکا ئەگەر بێت و فشارەکانی سەر نەگرێت پلانی بی دەبێت پلانی بی ئەوەیە کە احتیمالە پەنا بۆ فشاری ئابووری ببە تا ئێستا عێراق کۆتوبەندە بە پێی ڕێککەوتنی درێژخایەن لەگەڵ ئەمریکا بێگومان ئەگەر بێت و عێراق نێتە ژێرباری بەشێک لەو گۆڕانکارانی ئەمریکا دەوێ ئەمریکا ئیجرات دەکات تاوان گۆڕانکاریەکانی شەرە و هێز میلیشیانەی کە باز دەکرێت ینی ڕەنگە لێرە و لەوێ لە کوردستانیش پارتی بە ناڕاستی باز لەوە دەکەن کە لە گروپە میلیشیاکان دەدرێ ئەوە ئەمریکا ڕەنگە ینی ئەگەرتینی بۆ بێ بە تەکید لە گروپانتدا و ئەگەر بێت و حکوومەتی عێراقی چارەسەریان نەکە ینی پەلاماریاندا و بە دووریش مەزانە لە بەروی پێشتر ئێمە پێشینە هەیە یان لێدان لە گروپەکان لە قاسم سلێمانی درا بە لە چەندین کەس و کەسایەتی شیعەدرا وەم پێم وە ئەگەر ئەمریکا پەلاماری عێراق بدا پەلاماری دەوڵەتی عێراقی و مؤسساتی مەدەنی نادا ڕەنگە بۆ نمونە پەلاماری چەند کەسێک بدە لە ناو حەشدی شعبی بیان کوژیت ینی پەلاماری جێیشی عێراقی نادا چکە مؤسساتی عێراقین ینی بە نەتیجە ئەوان پێ وایە ئەوانە وەکو بەسیجن یان تعاملی ینی هێزێکن لە دەرەوەی قانون هێزێکن لە دەرەوەی خواستی خەڵکی عێراق هێزێکن لە دەست کەمینەیەکی دیاریکرا و کە نزیکن لە ئێران بۆی ئەمریکا ینی بڕواناکەم دەست لەوە هەڵگرێت یان بسلەمیتەوەەوەی کەەوە لەیان بدە بەڵام تا ڕێگەی فشار هەبێ پەنا بە ئەو نابە بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز سەرتیب جەوهەر نووسەر و ڕۆژنامەنووس بەڕێزیان لە شاری هەولێرەوە لەگەڵ مام و سپاس بۆ شرۆفەکانت بەڕێز کاک سەرتیب پێوای سەرکەوتن و تەندروستێکی باش بینەرانی خۆشیویست لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامای ئەم شەومان پێشکەش کردن هەموو لایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان